أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولا تشتروا بآياتي ثمنا قليلا وإياي فاتقون. وتا آتكاني من مقورنوا بثمن مقابلشي كم تنها وتنها لمن بترسن دیارە ئاتەش بەنسبەت بەنی ئیسرائیل مناسبەکەش ئەوەیە کاتێک ئەوان بیریان دەکردو ئەگەر بێت و ئیمان بە پێغەمبەر بینن صلی الله عليه وسلم ئەو مەکانەت و ئەو جێگا و ڕێگای کە لەناو قەومەکەیان هەیتیان لە دەستی دەدەن ئیتر لەوە دەترسان. خی گەورەش دەفەرمی ئاتەکانی من مەگۆڕنەوە بە تەمەنێکی قەلیل بە مقابلێکی کەم. دیارە تەمەشا بکەین لە ئاەتەکەدا خی گەورە سوبحانەوە وتعالە ئاەتەکان کاتێکداتە پاڵخۆی و بە جەمعیش باسی دەکات و بەڵگەی لەسەرەوەی زۆر عەظیمترە لەوەی کەوە بگۆڕدرێتەوە. لە مقابلدا ثەمەنەن قەلیلە، ثەمەن بە نەکیرە هاتی، قەلیلیش هەرکەمە. وەکو زانایان دەفەرمون ئەگەر بێت و هەموو دنیا مقابل بۆ بی ئاەتێکی خوا بگۆڕی، بەڕاستی ئەوەندە ناینی لەبەرەوەی قل متاع الدنيا قليل. هەموو دنیا کەمە لە مقابلە کاتێکەوە دەست بە ئاەتەکانی خوای گەورە بگری، ئەوە ئەو عزت و کەڕامەتەی لە دنیا خوای گەورە پێت دەبەخشی و هەروەها ڕەزامەندی خۆی و بەهەشتی پانوبەرین لا يقدر بثمن. لۆیە لە کۆتاییەکە ئاەتەکەشدا دەفەرمی وئیایە فەتەقون، تەنها و تەنها لە من بترسن. تەنها و کەواتە ئەگەر تەقوا هەبی ناکرێ ئەنگۆ هیچ ئاەتێک بگۆڕنەوە بەرامبەر بە دنیا. ئەگەر تەقوا هەبی کەواتە ئەگەر واتان کرد بەڵگەی لەسەرەوەی تەقوا لە ناو دڵ و دەروونتان نییە، هەر خوا شایانی ئەوەی لی بترسێ و تەقوای بکەی. ئیتر ئیمامی قورتوبی لە تەفسیری ئەو ئاەتەدا دەفەرمی ئەگەر چی ئەو ئاەتە دەربارەی بەنی ئیسرائیلە، بەڵام یەتەناوەل كل من فعل فعلهم، هەر کەسێک وەکو ئەوان بکە ئەوە عینی بە هەمان شێوە لەسەری جێبەجێ دەبی ئاەتەکە. کەواتە هەر کەسێک ئەوجا لە درێژەی قسەکانی دەڵێ هەر کەسێک ڕەشوەیەک وەربگری لە بەرامبەر بەوەی کەوا حەقێک بشاریتەوە یان حەقێک بگۆڕی یاخود حەقێک لەسەریتی پێویستە ئەدای بکە، نیکە مقابل بە هەر ڕەشوەیەک، مقابل بە هەر شتێک لەو دنیاە، ئەوە ئەو ئاەتەی لەسەر جێبەجێ دەبیتن. کەواتە ئینسان ئاگادار بی لە قەدەر ئەوەی کە پێتە پێویستە پارێزگاری لەسەر ئاەتەکانی خوای گەورە بکەی و بزانە هەر هەموو دنیا ناکا مقابل بۆی کەوە ئاەتێک لە ئاەتەکانی خوای گەورە بگۆڕی یاخود بیشاریەوە.